دەزگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر بەردەوامە لە پێشکەشکردنی هاوکاریەکانی بۆ ماڵە هەژارەکان و ئەو خەڵکانەی کە بێکار و کاسبی بوونە بەهۆی ڕاگررتنی هاتوچۆوە لەناو شارەکان. هاوڵاتیانیش ئەم بەخشینەی دەزگای بەخشین بەرز دەنرخێن و دەڵێن ئەوەی دەزگای بەخشین بۆی کردوین حکوومەتی هەرێمی کوردستان نەی کردووە. زۆر زەحمەتە ڕاستی ئێستا چەند برادێکە ناسیارێکە تەلەفۆن بۆ کردوون بەخوای تۆزە پارەیان دامەتی یانی و بەخێر سا وەزعەکە قۆڕ بۆ تەلەفۆن بۆ کەسێکی پارەش بەقەر نادەنێ. ئەرێ وەڵا ئێستا حالیان کرێتیم منداڵێکشم تازە بووە عمری 20 ڕۆژە شیر و عەفازەی دەوێ ئەو شتانەی زۆر پێویستە ئیشم نەماویشی ئەمباری دەکەم بە ماتۆر سێتایە داوام لە دەوڵەمەند و خوا پێداوانە ئێستا ئەگەر بەهانەی خەڵک نێن ئەی کەی بەهانادێن شەشی زۆر چاکە دەستخۆشیتانێ دەکەم وا خێری منایەکی بنووسی بەڕاستی دەستگای خێرخوازی بەخشین شەشی وای کرد جێگای دەستخۆشیە بەڵام حەقوا بوو دەسەڵات زیاتر خەمنەوە بخوانەوە خەڵکەی بخواتن خوازای خێرتانداتەوە و دەستخۆشیتانێ دەکەم. لەی خۆیەوە بەرپرسێکی دەستگاکە ڕایگەیاند کە ئێستا بەخشین لە تەواوی هەرێمی کوردستان توانیویەتی 4,000 سەبەتەی خۆراک بەسەر ماڵە هەژارەکان دابەش بکات و ئەگەر خواپێداوان هاوکاریان بکەن ئەوان نەتوانن هاوکاریەکانیان بگەێنن بە تەواوی هەرێمی کوردستان. لە درێژەی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە ئەو کەمپینێکە ڕێگەیان بوو لە دەستگاکە لە عەفدەی سێوە تاکو ئێستا تەنها لە شاری هەولێر 1760 سەبەتی خۆراکمان دابش کردووە کە ئەمڕۆکەش ئێمە لە نوێمین ڕۆژی دابشکردنی خۆراکین لە گەڕەکەکانی شاری هەولێر کە ئەمڕۆکە 450 سەبەتی خۆراکمان ئامادە کردووە لە گەڕەکی حەسارۆکان و هەندێکیش لە گەڕەکانی تری ناوشاری هەولێر دابشی دەکەین. ئێستادا کە دەزانین میلەتەکەمان پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێت لە ماڵەکەی خۆی ناتوانین بێتە دەرەوە ناتوانانی بژی ژیانی دابین کات ناتوانانی کریکارەکەی ئەنجام بدات بۆیە بەڕاستیمە ئەم کەمپینەمان ڕاگەیان بۆ ئەوی بتوانین ئەم قۆناغە سەختەی کە ئێمە تێکەوتوین بەڕاستی لە کوردستان بتوانین تێپەڕێنین بتوانین تۆزێک لە ناخۆشیەکانیان کەم بکەینەوە و خواردنی چەند ڕۆژێکیان بۆ دابین بکەین. تا ئێستا چەندین دام و دەستگا پشگیری کەمپینەکەی دەستگای بەخشینی کردووە و لە ماوەی ڕابردوو فراکسۆنی کۆمەڵ و ئێستاش ڕێکخراوی سۆمای چاوان پشتگیری خۆیان بۆ کەمپینەکە دوو پات کردەوە. ئەمڕۆ زۆر دڵخۆشین و دەستخۆشی لە کەمپینەکەی بەخشین دەکەین لە ڕاستیدا ئەو ئەرزاقانێکە بەدەستیان دەگاتن زۆر بە جوانی و بەبێ جیاوازی هیچ ماڵێکی پاس نادەن بەدەستی هەمووان دەگاتن. ئێمە وەکو سۆمای چاوان و ئەو خێرخوازانەی کە ئێمە دەناسن ئێمە داواکارین کە هاوکاریەکانن بگەن بە بەخشین لەبەر ئەوەی مەخزنەکانی بەخشینیش بەڕووی سۆمای چاوان کراوەیە. دەستگای خێرخوازی بەخشین لە ساڵی 2009 دامەزراوە و تا ئێستا زیاتر لە 20 میلیارد دیناری دابش کردووە بەسەر هەژاران و خاوەن پێداویستیە تایبەتەکان. دەستگای بەخشین لە هەر هەلو مەرجێکی پێویست کەمپینی کۆکردنەوەی هاوکاری ڕاگەیاندووە و تا ئێستا کەمپینی بۆ کوردانی کوردستانی ڕۆژئاو و کەمپینی بۆ کۆکردنەوەی هاوکاری بۆ زیان لە کەوتوانی بوومەلەرزە و ئێستاش خاوەنی کەمپینی هاوکاری هەژارانە بۆ دەربازبوون لە ڤایرۆسی کۆڕۆنا. عیمران ئەمیر، کەناڵی یاسمانی پەیام، هەولێر.